لە ڕۆڵی دامەزراوەکان دەکەین لە پاراستنی مافی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت. ڕۆڵی دامەزراوەکان چی دەبێت و تا چۆن هەوڵدراوە بۆ پاراستنی مافی کرێکاران و لە ڕوای یاسایەکەوە چۆن کار لە پاراستنی مافی کرێکاران دەکرێت. جا تایبەت بەمە ڕۆژی پێشووتر واتە دوێنێ لە سلێمانی کۆنفرانسێک تایبەت بە هەمان تەوەر هەبوو. ئێمە بۆ قسەکردن لەسەر بابەتە میوانداری زۆر بەڕێز بەراز قادر پشکنەری دەستە بەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران لە ستودیۆ بەیانی کوردستان نیوز میوانە. خاتوبەنە سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. تەندروستیشم باش نیە، جار و بار سەڵتم باش. زۆر سپاس. دەمەوێت بپرسم دوێنێ کۆنفرانسێک تایبەت بە دەستەبەری کۆمەڵایەتی یاخود بە هەوڵەکانی دامەزراوی کەرتی تایبەت بۆ پاراستنی مافی کرێکاران بەڕێوەچوو. ئامانج لەم کۆنفرانسە چی بوو؟ کارەکانی تیدا چی بوو؟ سەرەتا سوپاس بۆ ئێوە. ئەمەش لەم کۆنفرانسە ئەمە یەکەم جار نییە ئەم کۆنفرانسانە ئەەکەین و بەردەوامین و هەمیشەش کردومانە بە خولو بە کۆنفرانس و بە خولی ڕاهێنان بۆ زیاتر هۆشیارکردنەوەی کرێکارانە لە کەرتی تایبەت و بە ئاشنابوونیان بە مافەکانیان لە هەمان کاتە هەم کرێکار و هەم خاوەنکار ئەبێ ئاشنا بن بەم مافەکە مافێکیان هەیە و هەم ئەرکێکیانیش لەسرە سەبارەت بە دەقە یاساییەکان بە زمانێکی سادە کە تێیان بگەێنین کە ئەم یاسایە لە بەرژەوەندی ئەوانە و زیاتر ئامانجمان لەوە بوو کە پتەوکردنی پەیوەندی نێوان کرێکار و خاوەنکار و بەڕێوەبەرایەتیمان و ئەشنابوونیان بە دەقەکانی یاساکانی دەستەبەری کۆمەڵایەتی و یاسای کار و زیاتر ڕوونکردنەوە سەبارەت بە هەموو دەقەکان. یعنی چۆن بڵێ ئەمە دەستەبەری کۆمەڵایەتی بەس پارەدان نییە بە بەڕێوەبەرایەتی ئێمە کۆڵێ ئەرکی یعنی باش هەیە بۆ کرێکار کە دابین کراوە پێی بزانێت. یعنی بەس ئەوە نییە کە پارە بەڕێوەبەرایەتیمان باشە. بۆ شێوەیە کە هەوڵ دەدرێت هەم خاوەنکار و هەم ئەو کەسێک کە کاریش دەکات کرێکاران بە یاخود کارمەندانی کەرتی تایبەت بێ هەوڵ بدەن بە مافە یاساییەکانی خۆیان ئاشنا بن و خاوەنکاریش ئاگاداری ئەو مافە بێت کە کرێکاران و هەم خۆشی هەیەی. ئەم ئاشناییە ئەم هۆشیاریە هەیە لە کارکردن و ئاشنابوون بە ئەرک و ماف زیاتر ئێمە کە لیژنەکانمان ئەچینە سەر پرۆژەکان ڕوونکردنەوەی تەواوە دەین یعنی بە یاساکەمان بۆچی باشە چی لەسەر کرێکارە چی لەسەر خاوەنکارە ئیتر ئەوە ئەمێنێتەوە سەر ئەو تا چەند ئەو کرێکارە یان ئەو خاوەنکارە پابند بێ بەو دەقە یاسایانە. بۆ نمونە ینی ئێمە کە ئەچینە پرۆژەیەک ینی بەعزەیە جار خاوەنکار حەزەکات ئەم دەستەبەرە بۆ کرێکارەکانی بکەم زۆر جاریش بە پێچەوانەوە بۆ کرێکاریش هەمان شت. بەڵام ئەگەر بە زمانێکی سادە تێیان بگەێنرێ کە ئەمە چەندە سوودی هەیە بۆ خۆیان بۆ دوا ڕۆژی خێزانیان بۆ دوا ڕۆژی خۆیان و لەسەر یعنی ئەرکێکی ئینسانی و ئەخلاقی و یاساییش لەسەر خاوەنکار لا ئەچێت کە ئەم کرێکاری دەستەبەر ئەکات و زۆر شتی لە کۆڵەوە ئەبێت کە کۆمەڵایەتیە لەوانەیە تووشی بێ لە کاتی پێکانیان دوور بێ وەفات مردنی کرێکارێکی لەسەر کار. یعنی ئەمانە هەمووی کێشە و گرفتی یاسایی و کۆمەڵایەتی لە کۆڵی خاوەنکار ئەبێتەوە ئەوە ئەزانێ بەس یعنی ئەمە بڕێکی پارەیە و لێی ئەسێنرێ و چۆن بڵێ یعنی بە زیادی ئەزانێ بەڵام خۆی وانی ئەمە لە ینی ئەمە بۆ بەرژەوەندی خاوەنکارە وەلەو خۆی سوودمەنەکەی زیاتر بۆ کرێکارە بەڵام لایەنی خاوەنکاریش ئەپارازێ. باشە کەواتە لەو کۆنفرانسی کە دوێنێ ساسکرا بوو جگەلەوەی ئاشناکردن بوو بە مافەکان لایەنی پەیوەندیدار یاخود بەشێک لە خاوەنکارەکان توانیان ئامادە بن؟ خۆی سیلسلەیەکی ئیجتیماعات و ئەو شتانە بوو کە کراوە لەم مودەیە تایبەت بووە هەنێکی بە خاوەنکار هەنێکی بە کرێکار و سەندیکاکانی کرێکاران ئامادەبوونیان هەبووە و ڕۆڵیان هەبووە هەمان شتی دەستگاکانی خۆمان لە دەستەبەری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتی کار لە هەردوو لا ینی ئامادەبووان هەبووە و بەشداریش هەبووە لە پرسیارکردن و لە گیر و گرفت کە بۆیان دروستە بێ و وەڵامدانەوەی لەلایەن بەشدار بووانەوە. باشە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا گرنگترین ئەو خاڵانی کە پێویستە خاوەنکار
یاخود ئەو کەسێک کە کار دەکات پێی ئاشنا بێت لە دیاری یان با بڵێن سەختترین خاڵیان کامانەیە کە ڕەنگە زۆر جار بەسەری شاتێک پەر دەبێت و نازانێت کە ئەمە مافێکی ڕەوای خۆیەتی. بۆ نمونە هەر پرۆژەیەک خاوەنکاری هەبێ و کرێکاری هەبێ ینی بێڕە چاوکردنی ژمارەی کرێکار ئەبێ دەستەبەری کۆمەڵایەتی بۆ بکرێ. ئەم یاسایەش ئیجباریە، یعنی بەدەستی ئێمە نییە، ئەمە یاسایە و دانراوە ئەبێ هەر پرۆژەیە کە دەست بەکار بوو بەڕێوەبەرایەتیمانی لێ ئاگادار بکاتەوە. و زۆر جار یعنی ئەو شتە ڕوونادات ئێمە خۆمان تیمەکانی پشکنەران سەردانی پرۆژەکان ئەکەین و دەستەبەریان ئەکەین. گرنگترین ئەوەیە کە کرێکار ئەبێ مافی خۆی بزانێ، ئەبێ بزانێ کە لە شوێنێک کارەکە ئەبێ داوای دەستەبەری کۆمەڵایەتی بکە بە موچەیەکی فعلی کەوەری ئەگرێت، چنێ موچەکەی بە حەقیقی نووسرابێ لە بەڕێوەبەرایەتیمان ئەوە نەبەرژەوەندی بۆ کرێکارەکە خۆی هەیە. و ئەم موچەیە لە ١٠٧ موچەکە بە بەشداری ئەدا بە بەڕێوەبەرایەتیمان، لە ١١٢ لە خاوەنکار وەرەگیرێ، لە ١٠٥ لە کرێکار وەرەگیرێ. و ئامانج لەم یاسایە چییە؟ 4 ئامانجمان هەیە. ئامان دەستەبەرکردنی تەندروستیە، دەستەبەرکردنی پێکانە، دەستەبەرکردنی تەقاعودیە، دەستەبەرکردنی خزمەتگوزاریەکانە. ئێمە زیاتر جەخت دەکەینەوە لەسەر پێکان و دەستەبەری کۆمەڵایەتی. هەر کرێکارێ لە کاتی کارکردنی تووشی پێکان بوو، یان ڕۆیشتنی یان هاتنی بۆ پرۆژەکە، یان لە ماڵەوە تووشی نخۆشیەک بوو، تووشی دوور بێ هەر نخۆشیەک بێت و ناوی تۆمار بێ لە دەستەبەری کۆمەڵایەتی، ئەتوانێت پێی تەقاعود بێ. ڕێژەی پێکانەکەی لە ١35 کەمتر بێ، پارەیەکی ئەدرێتەوە لەو بەشداری کە داوێتی بە بەڕێوەبەرایەتیمان. ڕێژەی پێکانەکەی لە 35 زیاتر بێ، پێی تەقاعودی جزئی ئەبێ هەتاک و هەشتا. و ئەمە 6 مانگ ئەدرێتەوە بە لیژنەی توبی بۆی بزانێت چاک بووە، ئەگە چاک بووە ئەبڕێت، ئەگەر چاک نەبووە بەردەوامە بێ و لە هەمان کاتە ئەوانەی تەقاعودی جزئیان هەیە ئەتوانن کار بکەن و هەم دەستەبەری ینی معاشێکی تەقاعودی جزئیشیان هەیە. خوا نەخواستە ئەگە پێکانەکە لە 180 زیاتر بوو یان وەفات ڕووبە، ئەمە تەقاعودی کولی ئەدرێتێ. ئەمە ئامانجی پێکانەکەمانە، ئەمە دەستەبەری پێکانە. دەستەبەری تەقاعودیشمان هەیە، بە 3 خاڵ خۆی ئەگرێتەوە. خاڵێکیان تەمەنە. ئەگەر 30 ساڵ خزمەت هەبێ بۆ پیاو، 25 ساڵ خزمەت، ئەمە 25 ساڵیش خزمەتی هەبێ بۆ ئافرەت پێی تەقاعود دەبێ. ئەگەر لە ڕووی تەمەنیشەوە بوو بە 6 ساڵ بۆ پیاو، پێی تەقاعود دەبێ 20 ساڵ خزمەتی هەبێ، بۆ ژنیش 55 ساڵ 20 ساڵ خزمەتی هەبێ. خاڵێکی ترمان هەیە کە گرنگترینە، بۆ نمونە ئەگە کرێکارێک لە پرۆژەیەک 1 ڕۆژیش تۆمار کرابێ و بەشداریشی بۆ نەدرابێ، ئەو ڕۆژە یان ئەو مانگە کە تۆمار کراوەتیایە تووشی ڕووداوێ ببێ وەفات ڕووبات، بەشداریشی بۆ نەدرابێ پێی تەقاعود دەبێت. یعنی ئەمە هەمووی ئامانجی زۆ گرنگە لە یاساکە بۆ کرێکار. خاتو بەناس ئەم دەستەبەرە ئەرکی خاوەنکارە بۆ کارمەندەکانی بکات، یاخود دەبێت کارمەند خۆی بچێت لە دەستەبەری خۆی ئەرکێکی ئەخلاقی و یاسایی و ئینسانیە لەسەر خاوەنکار ئەبێ ئەم شتە بکا بۆ کرێکارەکانی. ئەگە نەیکرد کرێکار ئەتوانێت هێڵی گەرممان هەیە ئێستا خۆشبەختانە 5500 ینی بێ تەلیفۆنەکەی بۆ ئەو هێڵە بێ ئەوەی ناوت دەرچێ یان ڕقەمت دەرچێ یان ینی بوترێ بە خاوەنکار کە شتێکی وا هەیە ئەتوانێت لەو ڕێەوە خۆی ینی ناوی شوێنەکەی بداونە ئەوە ئێمە لیژنەکانمان ئەڕوان طبعاً بۆ لێکۆڵینەوە و یەکەم زانن ئایا ڕاستە ڕاست نییە ئەم شتە لیژنەکانمان هەمووی ڕاهێنراون. دووەم شت ئەتوانێت لە ڕێی دادگای کارەوە ئەگە ساڵانێکی زۆری بەسەراچوو بێ، ئێمە بۆ نمونە بە پێی یاسا ڕێمان پێدراوە مانگێ بگەڕێینە دواوەیان، ینی ڕێمان پێ نەدراوە چەند ساڵێکی خەڵکێک هەیە ئاگای لێ نەبووە، چەند ساڵێک بەڵێ ئێستا زانیوێتی لە کۆڕێ لە کۆبوونەوەی لە بەرنمەیە لە شوێنێکا بیستوێتی کە ئەم یاسایە هەیە و پێشتر نەیزانیوە، چەند ساڵێک لە شوێنێ ئیشی کردووە، ئەتوانێت لە ڕێی دادگای کارەوە لە هەموو پارێزگاکانی کوردستان دادگایەکی کار هەیە. ئێستا خۆشبەختانە لە گەرمیانیش دادگامان هەیە و لە سۆرانی شەمانە. باشە لە ئێستشدا یعنی سەرباری ئەوەی کە ئەم یاسایانە هەیە
بەشێکی زۆر لە خاوەنکار ئاگادارە و هاوکات کارمەند ئاگادارە، بەڵام دەبینرێت هەندێک کارمەند کە تووشی پێکان دەبێت یان ساڵێک بە هەر هۆکارێکی تەندروستی بێ نەتوانێت کار بکە موچەکەی دوای ئەو ئەبردرێ. ئەم کرێکارە دەتوانێت مافەکەی خۆی وەربگیرێتەوە ئەگەر عەقدێک نەبێ لە بینی با بڵێن یاخود ئەگەر دەستەبەری کۆمەڵایەتی نەبێ؟ لە کاتێکە خۆی باشتر وایە عقد هەبێ، بەڵام یاسای کاری عێراقی ڕێی پێداوە ئەگەر عقد هەبێ باشترە، ئەگەر نەش بێت یعنی ئەوە نییە مافی بفەوتێ. بۆ نمونە کرێکارەکە ئەتوانێت ئیثباتی کاکە ئەم لەوێ بووە، ئەگە هەر بۆی نەکرد یعنی بە عقدی شەفەوی هەیە و یعنی کاری پێکراوە، بەڵام ئەگەر خاوەنکار لەوەیە وتی کە نییە و ئەو شتانە یعنی نکۆڵی کرد، کرێکار ئەتوانێت بیباتە بەردەم دادگای کار و حاکم لە ڕێی تڕقی ئیثباتەوە ئیثباتێکا کە ئەم کرێکارە لەوێ ئیشی کردووە و ینی مافەکانی دابین کات. دووەم شت بۆ پێکان ئەبێ ینی خاوەنکار یان کرێکارەکە خۆی یان کەسوکاری لە کاتی پێکانە بێت دائیرەی ئێمە ئاگادار بکاتەوە بەوەی یاسایەکان وەربگرین. زۆر جار هەبووە نەیزانیوە دوای فترەیەک، بەڵام بەپێی بەڵگەکان هەم کار کراوە، یعنی ئەبێ کرێکاریش وشیار بێ بۆ نمونە چی ئیشێکی پێ سپێردراوە ئەو ئیشە بکرێت، بۆ نمونە کە لەسەر ئامێرێ دایان ناوە ئەو لێزانینی نییە لە شتێکی ترا بچێت ئیشێکی تر بکە، چونکە دەقە یاساییەکان زۆر دەقیقە. بۆ نمونە خەڵکێک هەیە ئەڵێ من ناویشم تۆمار بوو کەچی پێکانم توش بوو هیچیان بۆم نەکرد، کە دێتە بەڕێوبەرایەتیمان یان ئیشەکە ئیشی خۆی نەبووە کردوێتی یان ئەسڵەن تۆماریان نەکردو و نەیزانیوە وای زانیوە تۆمارە، ئەبێ عەدەدی حەقیقی کرێکار تۆمار بکرێ، پیشەکەی تۆمار بکرێ، ناوی بەڕاستی تۆمار بکرێ. ئەمانە هەمووی دوجا ئەبێ بە گرفت ئەگەر بە ڕێک و دروستی تۆمار نەکرابێ. موچەی حەقیقیەکەی، پیشەکەی، موالیدەکەی، ئەمانە هەمووی دوا ڕۆژ یعنی کە گرفتێکت تووشە بێ لایەنە یاساییەکە ئەلەوێ گرفتی بۆ پێش ئەواکات. بەڵام لە هەموو حاڵەتێکە کرێکار تووشی پێکان بوو یان وەفات بوو ئەبێ لە خسەر خاوەنکاریان کەس و کاری کرێکارەکە ئەگە کرێکارەکە خۆشی ئەو دقەیە یعنی لەوەیان نەبوو کە ئێمە ئاگادار بکاتەوە، ئەبێ ئاگادار بکرێتەوە بۆی ڕێوجێ یاسایی خۆی بگرێ بەبەر. باش خات و بەناست بەو بە دوواداچوونانی کە ئێوە کردوتانە، ڕۆڵی دامەزراوەکان تایبەت بە پاراستنی ماف و ئەرکی کرێکار و کارمەند دەکرێت بڵێن لە ئاستێکی باشدایە لە هەرێمی کوردستان؟ واللهی ئەو هەوڵانەی کە ئێمە ئەیدەین جاران هەر تاک ڕەوانە بوو، هەر لەلایەنی خۆمانەوە بوو کە ئەچوینە سەر پرۆژەکان و چەند جارێکیش دەورەمان کردوێتەوە، یعنی لەسەر ئەرکی بەڕێوبەرایەتیمانیان هەنێ ڕێکخرا و پاڵپشتمان بووە لە شوێنی کارەکان، خولمان کردوێتەوە، خولی هۆشیاریمان کردوێتەوە لە ڕاهێنانی پیشەیی کە ئەو کەسانەی کە تەدریبی مەهەنی ئەکەن. ئێمە وەکو بەڕێوبەرایەتیمان پشکنەرەکانمان بەردەوام بوونە لەوێ خولیان وتوێتەوە. ئێمە هەر خۆی لە بەڕێوبەرایەتیمان هۆڵێکمان هەیە سادەیە، بەڵام ئەوەیە کە کێ هاتبێت درێغیمان لێ نەکردووە و بە پێی توانە هەموو یعنی یاساکەمان بۆشی کردوێتەوە ئەمانە. بەڵام ئێمە زیاتر پێویستمان بەوەیە ڕاگەیاندن زۆر دەورە بینێ لەمەیە، لەوانەیە ڕاگەیاندنمان تا ڕادەیەک لاواز بێت، دەقە یاساییەکان زۆر خەڵک ئاشنا نەبێ پێی، یان چۆن بڵێ پێشێلکاریەکی تیا بێت لەلایەن هەر خاوەنکار بێ یان کرێکار بێت، چونکە مەوزوعی پارەی تایە بیاوێت یعنی لێ خۆی بشارێتەوە. ئەم شتانە هەیە یعنی بەڕاستی. باشە هەندێک جار بەشێکی زۆر لە کرێکارەکان گلی ئەوە دەکەن کە بە شوێن داواکاری و مافەکانی خوانەوە ئەچەند کاتێک لەلایەن خاوەنکارەوە فرامۆش کراوە دوای ئەوەی کە لە ڕووی یاسایی و لە هەندێک لایانی دیکەوە هەوڵ ئەدەن بەڵام 100% مافی خۆیان وەرناگرن. بۆ کاریەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا با بڵێن داواکاریەکەی یاخود هەوڵەکانی هەوڵێکی لاوازە و خۆی زوو کۆڵ ئايات یان بەم شێوەیە زۆر کات حەق دەدرێتە خاوەنکارەکە؟ خۆشبەختانە یاساکانی کار یعنی زۆر بە بێلایەنە کارەکات و
چی قەزەیەک ڕۆیشت بێتە دادگای کار باوەڕ ناکەم بە شکستی هات بێتە دەرەوە بەس ئەوەیە زۆربەی کات بۆ نمونە ئێمە لە کۆمەلگایەکی تۆزێک ئەوەین بە کرێکارە کاڵێ بڕشکات بکە لە خاوەنکار زۆر کات ناچێ شکاتەکە بکات چونکە ئەڵێ لەگەڵ ما باش بووە یان ئەگە شکاتەکە پێی عیبە یعنی شکات بکە لە خاوەنکار خۆی لەسەر حەقە بەڵام لایەنی ئەو کۆمەڵایەتیە کە زاڵە بەسەر خەڵکەکەیە زیاتر ئەوە ڕێگرە بێ لەسەری ینی لایەنە کۆمەڵاتیەکە زۆر زاڵترە بۆ نمونە بەعزە جارێ خۆشە بێ لە مافەکانی خۆی بەس لەبەر ئەوەی کە کابرا لەگەڵی باش بووە یان هاوکاریەکی کردووە ڕۆژێ لە ڕۆژان ینی ئەوانە زۆر بەرچاوە گیرێ بەعزە جارێ قەزێکە لە محکەمەیە هەردووکیان سڵحەکەن کە تۆ سڵحت کرد ئیتر ینی داوا نامێنێت ئەکشێنەوە لە داواکە بەڵێ بابەتێکی دیکە هەیە زۆر جار ئەو کەسێک کە کار دەکات لە دامەزراوەیەکدا یاخود لە کۆمپانیایەکدا زیاد لە ئەرکەکەی خۆی کار دەکات و پاداشتەکەی وەرناگرێت یاسا هەیە بۆ ئەمە؟ بەڵێ ئێمە بەڕێوبەراتێکی کاملمان هەیە بە ناوی بەڕێوبەراتی کارە ئەو پەیوەندیەی تەنظیم کردووە لە بینی خاوەنکار و کرێکارە و جوانترین یاسای کارمان هەیە کە حاڵی حاضر گرێبەستی کار بە جوانترین و بە دەقیقترین بە ورترین شێواز ئاماژە پێکراوە يعني تنظيمي أو پەیوەندیە کە لە بینی خاوەنکار و کرێکار هەموو کاتەکانی کارکردنی ئاماژە پێکردووە کە لە 8 ساعات زیاتر بێ ئەبێ پارەیەکی زیاتر وەربگرێتەوە یان ئەگە لە ڕۆژی پشووە دەوام بکە ئەبێ دووقاتی موچەی ئەو ڕۆژەی تری بدرێتەوە یان نیظامی شەفتاتە و بۆ نمونە کار لە لای ئێمە 3 جۆر کارە کاری بەیانیان و شەوان و مختەڵەتمان هەیە هەمووی یاسا و ڕێسای خۆی هەیە لە 8 ساعات جارەکە ئیسراحەتی داوە بە کارمەندەکە بۆ ژنی دووگیان یعنی زۆر مافەکانی زیاترە بۆ نمونە لە کاتێکا کە ژنێک مناڵی وردی هەبێ ئەگە شیر بدا بە مناڵەکەی بە کاتی ئیسراحەت حیساب نابێ بە کارتی ئیشکردن حیسابە بێ و ئەبێ موچەکەی ئەو فترەیەکە بە مناڵەکەی و خەریکە کە خەریکەتی و شیرێداتێ و ئەوە بە کارکردن حیسابە نا بە ئیسراحەت ئەگەر بە پێی ئەو خاوەنکار و کرێکار بە پێی ئەو یاسای کارە مامەڵە بکەن بەڕاستی هیچ گرفتێ ڕوونادات بەڵام پێشەکاریش هەیە وەک وتمان ینی بەعزە جارێ لەبەر هەندێ بەرژەوەندی کرێکارەکە خۆی بۆی ینی تووشی گرفت نەبێ یان تووشی ئەوە نەبێ ئەوەیە کاتی ینی لێ قبوڵە کات بۆ ئەوەی ینی گرفتی لە ئیشەکەی بۆ دروست نەبێ باشە خاتو بەناز ئەڵبەتە ئێستا پەیوەندیەک هاتووە کە بینەرێکی بەیانی کورسات نیوس پرسیاری ئەوەی کردو دەیوێت ڕوونکردنەوەی زیاتر لەسەر و بابەتە وەردەگرێت دەڵێت کە تووشی پێکان دەبیت یاخود لە داهاتووە کە تەقاوت دەکرێت لەلایەن ئەو کۆمپانیای خود ئەو دامەزراوەوە پێویستە پارەکەت بدرێتێ ئەمە خاوەنکارەکە یا دامەزرا و کۆمپانیەکەم ئەرکەی لە ئەستۆیە یاخود ئەم بڕەپارەی کە وەکو تەقاوت یاخود وەکو پێکان وەری دەگرێت حکومەت هاوکاری ئەکات ئەم وەرگرتنە ڕێکارەکانی چۆنە؟ بەڵێ کە کەسێک تەقاعدە بێت ئەگەر جزئی بێ یان ئەگەر کولی بێت تەقاعدیەکەی بەڕێوبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی ئەم تەقاعدیە ئەداتێ خاوەنکار لە سەتاحەڤەی بەشداریەکەی موچەکەی بەشداریەکەی ماگانە بەشدار بێت ناوی تۆمار بێ لە بەڕێوبەراتی ئەم کەسە ناوی تۆمارە لە بەڕێوبەراتی ئێمە لە هەر شوێن کارێ بێ کە خاوەنکاری هەیە مانگانە بەشداری بۆ دراوە لە سەتاحەڤەی موچەکەی لە 12 لەسەر خاوەنکارە لە 5 لەسەر کرێکارە ئەمە ئەدرێ بەڕێوبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی سندوقێکمان هەیە لەم سندوقەیە ئەم خەڵکانەکە خانە نشینە ئەبن ئەو سندوقە تەمویلیەکە یعنی حکوومەت ئەیدات پارەی خۆیانە لە ڕێی حکوومەتەوە ئەدرێت یعنی نە کۆمپانیایە نەشتێکە ئەمە وەزارەتی کارە لە ڕێی وەزارەتی کارەوە قایمەی معاشاتە و لە بانک وەریەگرێ یعنی وەکو تەقاعدیەکی حکومی کە تەقاعد بووە یعنی دەکرێت با بڵێن ئەگەر داهاتی ئەم کرێکارە کەم بێت یان بەشداریەکەی کەم بێت
مەدە ئەمر ئەتوانێ وەری بگرێت هیچ یاخود پەیوەند هەتا ئەو بڕەپارەی کە پێشتر لە ڕێگەی خاوەنکار و موچەکەی خۆی لێی وەرگیراوە کە تەواو بوو هەر ئەوەندە وەرەگرێتەوە چاوکردنی ڕاژەکەی چەند بووە چەندێ بەشداری داوە چۆنی بووە کاتی خۆی بە پارەیەکی تر بووە ئێستا چاپی نوێی پارەکەیە ئەمە هەمووی دەستەبەری کۆمەڵاتی گردوێتی ئەستۆی خۆی ئەو معاشەکەی ئەداتێ و خۆی ئەگەر تەقاعدی کولی بێ خۆی وەفات بکە ماڵ و مناڵەکەی وەریەگرێت وەکو تەقاعدیەکی حکومی بۆ نمونە تەقاعدی ئێمە هیچ دواش ناخرێت چونکە لە سندوقی تەمویلی خۆیەتی یعنی بەڕێوبەراتی خۆمان وەزارەتی خۆمان هیچ دواکەوتنێکی نییە لە کاتی خۆیان ئەدرێ و چەندێک ئەم کەسە بژێت هەر ئەدرێتێ و ئەگەر ینی وەفات ڕووبات تەقاعدیەکەی ئەگوازرێتەوە بۆ ماڵ و مناڵ و وەرەسەکەی. بەڵێ زۆر سپاس بۆ سپاس بۆ ڕوونکردنەوەکان پشکنێری دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران زۆر سپاس بە خێراتی خاچ بەنەس.